شکستێکی دیکەی حکوومەتی هەرێم یەکلانەکردنەوەی چارەنووسی ئەو فەرمانبەرانەیە کە بە شێوەی گرێبەست لە دام و دەستگاکانی حکوومەت کار دەکەن. فەرمانبەرانی گرێبەست ئاماژە بەوە دەکەن کابینەی نوێم هەر دەڵێ بێ ئاگایە لە ڕێنمایی ژمارە 39 ساڵی 2013 پەرلەمانی کوردستان کە مافی بوون بە فەرمانبەری هەمیشەیی داوە دوای 3 ساڵ لە کارکردن. بەڵام حکوومەتی هەرێم ماوەی چەند ساڵە ئەو ڕێنمایەی پشتگوێ خستووە و سەرۆکایەتی پەرلەمانیش دەستەوەستانە لە بەردەم سەرۆکایەتی حکوومەتدا. لەو پێناوەشدا فەرمانبەرانی گرێبەست لە شاری هەولێر و لە بەردەم ئەنجومەنی وەزیران گردبوونەوەیەکی ناڕەزاییان ئەنجامدا. حکوومەتی هەرێمیش چەندین جار بەڵێنی بە هەمیشەیی بوونی فەرمانبەرانی گرێبەستی داوە. بەڕێزان زۆربەی فەرمانبەرانی گرێبەست نەک تەنیا ماوەی یاسایی خۆمان تەواو کردووە بەڵکو ساڵانی خزمەتمان لە نێوان 4 بۆ ماوەی 15 ساڵیدایە تا ئێستا نەکراوینە هەمیشەیی. هاوکات لە سیستەمی پاشەکەوتی موچە ئێمە زەرمەندی یەکەم بووین بەنی موچە بە موچەیەکی کەم کە هەندێکمان هەبووە بە 200,000 دەوامی کردووە. فەرمانبەرانی گرێبەست باز لەوە دەکەن لە سایی حکوومەتی هەرێمدا کە کەمترین مافی خۆشیان پێڕەوا نابیندرێت لە ژیانێکی سەختدا دەژین. ئەوان دەڵێن تا ئێستا لە هیچ ئیمتیازێک سوودمەند نین. ئەمە وەکو فەرمانبەرانی گرێبەست یعنی چەندەمین جارە بەڵێنمان پێ دەن کە بمان بکەن بە هەمیشەیی یعنی ئەرکەکانمان قورسە تەمەنمان بەسەر دەچیتن داوا دەکەین حکوومەت ئیسپادە لە توانەکانمان بکە. ژیانێکی زۆر زەحمەتدا دەژین موچەیەکی کەم لە ئێستاداتن حکوومەتی هەرێم 121 لە فەرمانبەری گرێبەست دەبڕێتن 121 ئەمن بەخۆن 400,000 وەردەگرێتم 400,000 316,000 دەداتێت بەشی کرێی بکاتێن بەشی ناوخواردنێ بکاتێن بەشی مەسروفاتی بکاتێن. 8 ساڵە فەرمانبەری گرێبەست من کارمەندی تەندروستیم ئەرکێکی زۆرم لەسرە من لە هاویندا دەوام دەکەم کە هیچ مامۆستایەک بەڕاستی لە هاویندا دەوام ناکات. ئێمە پشووی بارەمانێ پشووی سەری ساڵمانێ ڕۆژانی شەمە دەوام دەکەین لە هیچ دام و دەستگایەکی حکوومەتدا دەوام نییە ئێشی گریمانەیە بەڕاستی زۆر هیلاکن لە ناو معاناتی خەڵکدان ئەرکێکی زۆر قورسمان لەسرە دای مافی خۆمان دەکەن و بە حەقی خۆمانی دەزانین. هاوکات فەرمانبەرانی گرێبەست لە گەرمیانیش بە هەمان شێوە لە بەردەم یەکەی ئیداری گەرمیان گردبوونەوەیان ئەنجامدا و داوای بە هەمیشەیی کردنی خۆیان دەکەن. دەشڵێن باچی تر نەکرن بە قوربانی ململانەی سیاسی. چەندین ساڵە هاوشانی فەرمانبەرانی هەمیشەیی بەردەوامی لە کارە فەرمیەکانمان و لە دامەزراوە حکومەکان سەر ڕایبوونی قەیرانەکان و ئەو هەموو ئاستەنگەی هاتوونەتە ڕێگامان ئێمە هەر بەردەوام بووین و لە کارەکانمان بەبێ دابڕان هەرچەندە ئێمە هیچ ماف و ئیمتیازاتێکمان وەکو فەرمانبەرانی هەمیشەیی نییە بەڵام دڵسۆزانە کارەکانی ڕۆژانەی فەرمانگەمان بە ئەنجام گەیاندووە. داوا لە بەڕێستان دەکەین داواکەین فەرمانبەران و کارمەندانی گرێبەست بکرێن بە هەمیشەیی لە سەرجەم وەزارەتەکان و وەک چۆن مامۆستایانی گرێبەست کران بە هەمیشەیی بە هەمان شێوە. بەداخەوە چەندین ساڵە ئێمە داواکانمان لە ڕێگەی وەزارەتەوە لە ڕێگەی فەرمانگەکانی خۆمانەوە لە ڕێگەی یەکەی ئیدارەکان و پێشکەش بە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن بەڵام تاکو ئێستا هیچ بەڵێنێکمان وەرنەگرتووە. بەداخەوە شتەکان تەنها زارێکی و تەنها قسە بووە. لە چەند کابینە یەک لە دوای یەکی حکوومەتی هەرێمدا چەندین جار بەڵێنی بە هەمیشەیی بوون بە فەرمانبەرانی گرێبەست دراوە بەڵام تا ئێستا لەو مافە سەرەتاییە بێبەشن لە کاتێکدا فەرمانبەر هەیە 15 ساڵ لە کار دەکات. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.